پارتی و یەکێتی دەست بۆ دۆسیەی هەستیار دژی یەکتر دەبەن، نهێنیەکانی یەکتر ئاشکرا دەکەن و یەکتر تاوانبار دەکەن. لەگەڵ گەرمبوونی بانگەشەی هەڵبژاردن، پارتی و یەکێتی ڕۆژ دوای ڕۆژ دۆسیەی هەستیارتر بەرامبەر یەکتر دەجوڵێنن. لە نوێترین هەنگاودا لە دوو ڕۆژی ڕابردوو یەکێتی زانیاری نوێی لەسەر دۆسیەی کوژرانی نیاز دەرگەڵەی فەرماندەی پێشووی حیزبەکەی کە ساڵی پار لە ڕووداوێکی تەموو مژاوی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین پێکرا بڵاو کردەوە، با ناڕاستە و خۆش دەسەڵاتی هەولێری بەکردەوەکە تاوانبار کرد. لە بەرامبەردا دوێنێ پارتی لە ساڵیادی کوژرانی هاوکارجاف فەرماندەی پێشووی دژە تیرۆری یەکێتی جارێکی تر پەنجەی تۆمەتی بۆ یەکێتی و بەرپرسانی ئەمنی درێژ کردەوە. زوڵاندنی ئەو کەیسانە لە کاتێکدایە بەهۆی ئەوەی هێزی ئەمنی و دادگا سەربەخۆ نییە و لەژێر دەسەڵاتی حیزبدایە هەرگیز ناتواندرێ لێکۆڵینەوە و دادگای بێلایەن بکرێت. بۆیە ئەم کەیسانەش هاوشێوەی کەیسەکانی دیکەی تیرۆر لە هەرێم تەنها وەک بانگەشە لە کاتی پێویست بۆ دژی یەکتر بەکاردێت. ئەگەینا هیچ لایەک ئامادە نییە ڕازی بێت بە لێکۆڵینەوەی سەربەخۆ لە ترسی جوڵاندنی کەیسی تر دژیە. جێی باسا لە هەرێمی کوردستان بەدەیان دۆسیەی تیرۆری ڕۆژنامەنووسان و مامۆستایانی ئاینی و بەرپرسانی ئەمنی و سیاسی هەیە کە بە تەموو مژاوی ماونەتەوە و لێکۆڵینەوەی سەربەخۆیان تێدا نەکراوە. بەو هۆیشەوە تا ئێستا ئەو جۆرە حاڵەتانە بەردەوامە و دادەپۆشرێت.